ئێستا گوێمان لێ بگرن بۆردومان ڕاگرن. ئەمە ناونیشانی کەمپینی ڕێکخراوی CPT ئەمریکیە. داوا لە حکوومەتی تورکیا و ئێران دەکەن تۆپبارانەکان بۆ سەرخاچی هەرێمی کوردستان ڕاگرن. چیتر خەڵکی سڤیلی ناوچەکە نەکەنە قوربانی ململانێ سیاسیەکانیان. بۆ ئەم مەبەستەش کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان لە قەزای سۆران ساز کرد. چەند داتایەکتان بۆ بخەینە ڕووکە بۆ نمونە لە سیدەکان لە ماوەی ئەم ساڵدا زیاد لە 350 جار تۆپباران کراوە. هەروە ڕێکخراوی هیومەن رایتس وۆچ کە ئەمیش ڕێکخراوێکی نێودەوڵەتیە بۆ مافەکانی مرۆڤ باسی لەوە کردووە کە زیاتر لە 500 خێزان ناچار کراوە ناوچەکانیان جێبهێڵن. و CPT ڕێکخراوەکەمان بە ژمارەیەکی زۆری پێشەلکاریەکانی بواری مرۆیی با بڵێن تۆمار کردووە بە بەڵگە کردووە. بۆ نمونە لە هەنێ ناوچە سەربازان لە بنکە سەربازیەکان تۆبارانی منداڵانیان کردووە، منداڵانیان شەید کردووە و هەروەها فڕۆکەکان سیارەی مەدەنیان تۆباران کردو و خەڵکیان تێدا کوشتووە کە لە ڕێگایەکی گشتی ئەویان بەکارهێناوە. گوننشینان لە ترس و دڵەڕاوچێژیان بەسەر دەبن. تۆپبارانەکان کاریگەری دەرونی خراپی لەسەر منداڵەکان جێهێشتووە. ڕۆژانە فڕۆکەی شەڕکەر بە ئاسمانی قەندیل و برادۆز دەسوڕێنەوە و هەوری شەڕ و نائارامی باڵی بەسەر ناوچەکەدا چێشاوە. قوربانیانی بردومانەکانی تورکیا و ئێران هیچیان بە شەهید نەنووسراون لە حکوومەتی هەرێم و قەرەبوش نەکراونەتەوە. سەرەڕای ئەمانەش بەپێی راپۆرتی ڕێکخراوی CPT هۆکاری ناڕاستەقینە بۆ مردنیان تۆمار کراوە. لە وەفات نامەی هەندێکیان نووسراوە بە جەڵدەی دڵ مردوون. من دڵشاد خدر حەمەدەمین لە 1 2015 بەر بردومانی فڕۆکەکانی تورکیا کەوتین لە گوندی زارگەڵی 5 ئەندامی خێزانەکەم لە دەستدا تەواوی ماڵمان خاپور بوو بەسەرێکدا ڕووخا. ئەو کاتێمە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان دی بەڕێز جەنابی کاک مەسعود خۆی لەگەڵ ئێمەدا کۆبەوە و جەنابی شان فەرمی فەوری عالەجی ئەو ماڵانە بکەن کە لەوێن دەرن بەر بردومانەکە کەوتونە شوێنی نیشتەجێبوونیان بۆ دیاریکەن. بەداخۆی مەتاکو ئێستا لە پەناهەندەی و ئاوارەی ژیان بەسەر دەبین. گوندەکەمان تەواو چۆڵ کراوە، خەڵکەمان هەموو ئاوارە و سەرگەردان و کرێچیە. من ناوم شارم ڕاشید ناجیبەک کە لە گوندی هەلانیا سەر بە ناحیە شێرۆ مەزمەواتمەیرە کە لە 36 2018 کە بوو بژێوی ژیانی خۆمان بۆ کاسبەتی خۆمان چوبوونە ناو عەردی خۆمان کە خوشکێکمان بە ناوی دنیا ڕەشید شەهید بوو. ئێمە داواکارین کەم بردومانە ڕابگرین. ئێمە داواکاریشمان ئەوەیە کە ئەم شەهیدانە هەمووان بە شەهیدی سەنگەر حیساب بکرین. کوڕێکیان لە تەقریبا گوندە بوو گوندە دەرکرد تیارە کەشپیل هەندا و گوندە بوو میتێکی ترکە هاتە بوو لە ناو گوندە بوو ماڵێکی یعنی دەستکاری هەتا کوشتن لە تەنشتا گوندە هەتا نوکەش هیچ لژنێک ڕێکخراوەی کامێرەچیەک نەهاتێ ببێ ئەوە کو کوشتیە کو شەهید بووە. منداڵێکیشی هەیە هەتا نوکەش شەهیدش نەهاتێ نوویستی. زیاتر لە 3 دەیەیە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان ئارامیان لێ هەڵگیراوە و بەردەوام وڵاتی تورکیا و ئێران بە بیانووی لێدان لە پارتەنەیارەکانیان ناوچەکە بردومان دەکەن و بەو هۆیشەوە تا ئێستا 325 خێزان لە چۆمان و 500 خێزانیش لە برادۆس ناوچەکەیان جێهێشتووە. زەویە کشت و کاڵیەکانیشیان لە ناوچوون و بەهۆی شەڕەوە ژەهراوی بوون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.